باشە حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە بەڕێزان و خۆشەویستان و هیوادارم کە باش بن. ببورن کاکەوە سرم بە گوێزان تاشی لەبەرەوەی کە هەبووی نەبوو هەمووی لێ بۆ هەڵەوەری تەرتیباتم کردو بۆی قۆز بم دژیەکەتی و پارتی و ڕسواکان هەر ڕسوایان کەم. ئەوە مەسەلەکە ئەوەیە قژوشتم ئاوای لاتەوە هەمین بە گوێزان سفر کردووە نزیکەی 15-20 ڕۆژێکە. هەمووتان بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە بەخێر بێن سەرچاوی من. ئەم شەویش کۆمەڵی قسە و باسمانە بێ هیوادارم کە بتوانم پەیامەکانی خۆم بگەێن ڕێگەی ئەم لایڤەوە. هەڵبەتە لەبەرەوەی کە قژم بە گوێزان تاشی بوو نیازی لایڤم نەبوو، بەڵام ئەمە زەرورە بۆیە کە لایڤەکە ئەکەم و کۆمەڵی قسە و باسەکەم و حەزەکەم بە کەچەڵیش ببینم بزان ئایا کەچەڵیم لێیە یان لێم نایەت. دەی هەمووتان بەخێر بێن سەرچاو خۆشەویستان و عەزیزان. چەند دەقیقەیەکەوە سینتا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئینجارە ئەچینە ناو قسە و باسەکانی خۆمان. قوربانی ئێوە بن بەخێر بێن سەرچاوی من خۆشەویستان بەخێر بێن. جایسا یەکێتی و پارتیەکان پێیان ناخۆشەڵن بە ئارام ئەحمەد قۆز نەبێت، نانەخەبوو نەبێ هەمووی یەتەوە ئەوەی نەماوە. دەی بەخێر بێن سەرچاوی من با هەموو بەڕێزان کۆ ببنەوە لەسەر ئەو ناڕەزایەتیانەی ئەمڕۆ مزاهرەتەکانی ئەم دوو ڕۆژەی ڕابردوو و کۆمەڵی قسە و باسمانە بێ دژی هەموو ئەو جەلاد و ڕێگر و ساختەچیانەی دەباشان و سەری ڕەش. هیوادارم کە لەگەڵما بمێننەوە بە هەوڵە دەم بە نیو سەعاتێک کۆتایی پێبێنم خۆشەویستان و عەزیزانی من. بەخێر بێن سەرچاو. بەخێر بێن بەخێر بێن. ئەرە دەم وشتم باشە خۆ دەم و ڕەنگم باشە. عیبی نییە دەی تەواو چەند دقیقەیەک ئاوا 2 دقیقەیەکترەوە سین و دەستەکەین بە قسە و باسەکان خۆشەویستان. بەخێر بێن. سڵاو لە ئێوەی خۆشەویست و ئازیز بەخێر بێن سەرجیەکانی ئارام ئەحمەد هاتن. طبعاً هەمووتان لەبێ ئەو ڕاستیە بزان کە من بە ئوسلوبی خۆم قساکەم لە ڕاستیە. من هیچ کاتێک ئامادە نیم ڕێزی جەلاد و ڕێزی ئینسان کوژ و ڕێزی بەڵتەچی و ڕێزی ئەوانە بگرم کە ئیکسپایر بوون وەکە کۆتاییان هاتووە. خەڵکی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردووە سەلماندیان کە پارتی وێکشێتیان نایێت. ئەم حیزبانە لە کۆمەلگای ئێمە کۆتاییان پێهاتووە، بەڵام ئەمانە کۆمەڵێک ڕەش و ڕوت و جەلادیان دەری خۆیان کۆ کردوتەوە هەڵەسن بە سەرکوت بە کوشتن بە ڕفاندن بە لێدان بە ئەیانێ بەمە خۆیان ڕابگرن. بەڵام ئەمە تاکەی ئەتوانێ ئەمە دێژە بکێشێ. چەندین جاریکە ڕێپێوان هەبووە، ناڕەزایەتی هەبووە، ئێوە هەمیشە سەرکوتتان کردووە، بەڵام دیسان سەر هەڵەیاتەوە. ئەبێ جەلادەکانی دەباشان، جەلادەکانی سەری ڕەش، بنەماڵەی خاینی بارزانی، بنەماڵەی خاینی جەلات تەڵەبانی و هەموو ئەو نۆکەر و چەق و کێش و خوێڕی و تێڕیانێکە لە دەوریانایە باش ئەو ڕاستیە بزانن کە مێژووی ئێوە بە تەواوی مانا کۆتایی پێهاتووە و ئێوە ئەبێ بڕۆن و ئەبێ ئەو کۆمەلگایە بەجێ بهێڵن. خەڵکی کوردستانی تر پاڤێڵی کوڕی جەلات تەڵەبانی ناوێ، خەڵک ئێسایی تر قوبادی ناوێ، خەڵک ئێسایی تر شانازی ناوێ، خەڵکی تر مەسعودی ترۆریستی پیاوکوژی ناوێ، خەڵکی تر مەسعودی جەلاد و گەورە خاینی مێژووی ناوێ، خەڵکی کوردستانی تر سەرانی دز و جەدە یەکێتی و پارتی و بنەماڵەی بازانی و تاقمەکەی جەلات تەڵەبانی ناوێ. خۆ بە زۆر نییە، بە زۆر نییە بەڕاستی. ئێوە ڕسوا بوون، ئێوە هیچتان بە هیچەوە نەماوە، ئێوە حیزب نین، ئێوە کۆمەڵێ باندی مافیا و جەلادن، لەمە بەدەشتێکی تر نین لەواقع. شەید ئارام قسەیەکی زۆر جوانەیە کە ئێڵێ قوتابیان پێشڕەوی گەلن واتەیان سەری ڕمی تیژی شۆڕشن. قوتابیان ئەمڕۆ هاتۆتە سەر شەقام کە هەمومان ئەیبینین 2 ڕۆژە چیەکەن لە هەڵەبجەوە بیگرە هەتاگاتە زاخۆ سەلماندیان کە ئەوانە کە ئیتر گەنجی ئەم ڕۆژگارەی ئێمن، ئەمانە کە ئایندە ئەبنە دادوەر و دادگا و فلان و فیساری ئەم کۆمەلگایە، ئەمانە ئیتر ئێوەیان ناوێت. کاتێکە ئێوەی قوتابی دێنە سەر شەقامەکان، کاتێککە ئێوە تووڕابن هیچ دەسەڵاتێکی دیکتاتۆر و جەلاد خۆی ناگرێ نەک ئەم جەلادە گرگنانەی دەباشان. من لێرەوە داوا لە هەموو قوتابیانەکەم، ئێوە نابێت تەنها داواکانتان لە چوارچێوەی 50,000 دیناری دەرماڵا بێت. ئێوە دەبێت تێکۆشانکەن، دەبێت بەردەوام بن، دەبێت پەلاماریان بدەن، دەبێت ئێوە ئەخلاق بۆ کۆمەلگای باشووری کوردستان بژێڕنەوە.
ئێوە ئەبێ حرمەت بژێڕنەوە بۆ تاک بە تاشی ئەو کۆمەلگایە، حرمەت بژێڕنەوە بۆ زانکۆکان، حرمەت بژێڕنەوە بۆ پەیوەندیە سیاسیەکان، حرمەت بژێڕنەوە بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، بۆ پەیوەندی ئابوووریەکان. چونکە سەرلەبەری ئەم چەمکانە هەر هەمووی بەدەستی جەلادەکانی یەکێتی و پارتی بۆگەنی کردووە، داڕزاوە، سووک و بێحرمەت کراوە. ئێوەی قوتابیان پێویستە هەموو ئەمانە بخەنەوە سەسکەی خۆی. کابرا مامۆستای زانکۆیە، پرۆفیسۆرە لە زانکۆیەکە، کەچی ئەندام کۆمیتەیەکی نەخوێنەواری توێڕ و خوێڕی هەر هەڵەسێت تەحەکوم بۆ کەسانەوەکە. لە شوێی دنیا هەیە کە لاتولوتێکی نەخوێنەواری گەمژەی ناحاڵی کە لە کۆمیتەیەکە ئەندام کۆمیتەی ئەندام مەڵبەندە هەستێ بێت تەحەکوم بە مامۆستایەکی جامیعەوە بکات. ڕێوازفایەک لەم ڕۆژانە خۆی ئەڵێ مانگانە بایی 900 دلار 900 میلیۆن دلار نەود ئەفرۆشێ، بەڵام 350 میلیۆنی ئەدێ بە حکومەتە چەتەیەکەی خۆشیان، ئەویکەی کەس نازانێت چی بێت، 350 بۆ خۆیانە. بۆیە ئێوەی قوتابیان دەبێ ژیانی کوردەواری بە تەواوی مانا ڕێکخەنەوە، ئەبێ مانا بژێڕنەوە بۆ زانست، بۆ ئەدەب، بۆ هونەر، بۆ هەموو شتێ، حتا بۆ پەیوەندی دینیەکانیش، بۆ ئەخلاق لە ڕاستیە کە سەرانی یەکێتی و پارتی هیچ ئەخلاقێتێکیان لەو کۆمەڵگای ئێمەیان نەهێشتێتەوە و هەر هەمویان لەناو بردووە و ئاسەوەریان نەهێشتەوە بەڕاستی. من لێرەوە بە هەموو ئامل لیواکان و ئاسایشەکان و فڵانە فیسارەکان ئەڵێم کە 2 ڕۆژە شەق لە گەنجانی خێر لە خۆدەدی و هەڵەدەن. هەمووتان ڕوێنەی شەماڵتان بینیوە لە بەردەرکی سەرایە، ئایندەی ئێوە هەر هەمووتان ئاوا بێت ئەگەر زوو فریای خۆتان نەکەون، نەشنە بەرەی قوتابیان و نەشنە بەرەی خەڵکەوە. ئەمڕۆ یاسبەی ئێوە شەماڵەکانی ئەم قۆناغە مێژووی ئێمەن لە واقعە. لەوە دڵنیاتان نەکەم کە هەر شەقێک کە ئێوە لە یەک قوتابی هەڵەدەن، ئەو شەقە لەسەرتان نووسراوە و ئەو ئەشخاصە ناسراوە و ئاغاکانی کە هەنیان داوە بەڕاستی ئەوانش ناسراون. بۆیە وەرنەوە سەر خۆتان، یەک تۆز ئەخلاق بۆ خۆتان، بۆ بنەماڵەکانتان، بۆ کەس و کارتان بهێڵنەوە. من بە هەموو ئەمانەی کە لە کۆمەلگایە ئەیڵێم، بە وەزیری ناوخۆکەی پارتی و یەکێتی ئەڵێم، باشە بە بریکاری وەزارەتی ناوخۆ بە کاکچەتۆ ئەڵێم، بە هەموو ئامل لیواکان ئەڵێم، ئێوە ئەبێ لەبەرەی خەڵکا بن، ئەگەننا ئایندەتان ئاوا بێ لە مێژووە بە خەتی گەورە ناوتان وەکو کۆمەڵی ئینسانی خائین ئەنووسێ کە ئازار و ئەشکەنجەی خەڵکە دەربەڕاستی. خۆتان مەکەن بە قوربانی ساختژی و قوبا تاڵەبانی، خۆتان مەکەنە قوربانی بێحرمەتێک و پافەڵی جەلا تاڵەبانی، خۆتان مەکەنە قوربانی بنەماڵەی سووک و سەلیمی برای مەحمە و شاناز و ئارەم بابەتانە، خۆتان مەکەنە قوربانی ئەمانە، مەبنە تیر لە کەوانی هیچ و پوچی ئەمانەیە بۆ سنگی قوتابیانێ کە تەنها و تەنها داوای مافەکانی خۆیان نەکەن. لێرەیشەوە بە هەموو قوتابیان ئەڵێم نابێ بە هیچ جۆرە ڕێگە بدەن هیچ حیزبێکی سیاسی بازرگانی بە قەزیەکەتانەوە بکە، لە گۆڕانە تڕەوە بیگرە هەتا وەکو شاسوار و هەتا هەموو ئەوانەی کە ئەیانەیە بە ناوی ئێوە قسە بکەن. ئەوانە هەمیشە سێبەری دەسەڵاتن، سێبەری جەلالیەکانن، سێبەری بنەماڵی بازانین. ئەمانە نۆکەری ئەو ئاغایانن کە 30 ساڵن لە کۆمەلگای ئێمەیە حکومڕانیەکەن و کۆمەلگای ئێمە وێرانەکەن. لێرەوە داوام لە هەموو دایک و باوکانە لە ماڵەوە دامەنیشن، ئەوانە کچ و کوڕەکانی ئێوەن کە لەسەر شەقامەکانە ئیهانیان پێکرێ لەلایەن چەقۆکێش و لاتولوتەکانی تاقمەکەی دەباشان و بنەماڵی بازانیەوە. من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە پشتیوانی بکەن لە قوتابیان، ئەوانە کچەکانی ئێوەن، کوڕەکانی ئێوەن، کەسوکاری ئێوەن، دراوسەکانی ئێوەن، خۆشەویستەکانی ئێوەن کە سەر شەقامەکانان، لە سبەینێەوە پاڵپشتیان کەن وەرنە سەر شەقام لەگەڵیانە، بە ژنی بەتەمەنەوە، بە گەنجەوە، بە پیایی بەتەمەنەوە، بە هەموو شتێکەوە، بە مامۆستای ئاینیەوە، بەچێ بە حتا بە مامۆستایانیشەوە کە شەرمە بۆ مامۆستایانی کوردستان. قوتابیەکان کە ڕۆڵەی خۆتانن لە شەقامەکانان تیان هەڵەدرێ، ئێوە لە ماڵە دانیشتون و یا لێلی ئەڵێن بەڕاستی، ئەمە شەرمەزارێ لە ڕاستیە. ئێوە مامۆستان، ئێوە باوکی هەموو ئەو قوتابیانن، ئێوە چۆن شەرم ناکەن کە مناڵەکانتان ئیهانە ئەکرێ، ئێوە لە ماڵەوە دانیشتون. لە بەیانیەوە وەرنە سەر شەقامەکان و پشتیوانی خۆتان لە قوتابیان کەن، کاسبکاران، دوکانداران، دوکانەکەتان داخن، بە هەفتەیە دوکانتان نەبێ، خۆ دنیا کۆتایی پێ نایە بەڕاستی. تاوەکو لە دەستی ئەم هەموو فیرعەونە، ئەم هەموو جەلادە بەڕاستی ئێوە ڕزگارتان بێت. بۆیە قوتابیان و خەڵک ئەبێ شۆڕشکەن دژی ئەم جەلادانە،
ئەبێ ڕیسکەن بە مانای کەلیمە بۆ ئەوەی بتوانن کە ئەم کۆمەلگایە بڕنە قۆناغێکی نوێ. ئێوە گوێ بە هیچ شتێک مەدەن. ئەو قسەی قۆڕەی کە ئیکا بە مەدەنیەت و بە ئاشتی ئەمە نییە. یەکێتی و پارتی هیچی ئێمە نین. لە بەعز پیسرن، لە بەعز چەپەڵترن. ئەمانە کەسوکاری ئێمە نین. ئەمانە کۆمەڵە زۆڵن بە تایبەتی هاتوون کە ئەم کۆمەلگای ئێمە دائەدۆشن، تاڵانی یەکەن، دزی یەکەن و ئەواکەن. پاڤێڵ تاڵەبانی هیچی ئێمە نییە، خائینێکە. قوبات هیچی ئێمە نییە، دزێکە. ژنەکەی تەنها دزێکە. شاناس تەنها دزێکە. مەسوول و بنەماڵەی بازەین تەنها دزێکن. ئەم جەلادانە، ئەم پیاوکوشانە، ئەم خائینانە کەسوکاری ئێمە نین بە هیچ جۆرێ. ئەمانە تفیان لێکەن، نەحلەتیان لێکەن، بیخەنە ژێر پێڵاوەکانتان، ڕسوایان کەن، شاربەدەریان کەن، ئیهانەیان پێکەن، بێحورمەتیان کەن کە خۆشیان بەڕاستی بێحورمەتن. هەرچی دەسەڵاتی پارتیوێشێتی بە پیرۆزی ئەزانێ بیخەنە ژێر پێڵاوەکانتان، مقەدەساتیان لە پێ بکەن بەڕاستی. ئەمانە لە بەعز چەپەڵترن. ئەمانە لە هەرچی دەستگای بەدناوی دنیا هەیە چەپەڵتر و پیسترن بەڕاستی. چونکە 30 دانە ساڵە خەڵک هاوارەکە، داوای کارەباکان نییە، داوای ئاوەکان نییە، داوای ئازادیەکان نییە. ئەچن دەردە و 20 دەباتی نانا بنەماڵەی باسانی خائین گەنجەکان نەخاتە زیندانەوە لەبەرەوەی دای مافەکانی خۆیان نەکەن. بۆیە ئێوەی قوتابیان نابێ بە هیچ جۆرە ملکەچی قبول بکەن، ئەبێ ملکەچی ڕەت بکەنەوە بە مانای کەلیمە. ئەمە حکومەت نییە، ئەمە دوومەڵێکی پیسە، ئەبێ بتەقێنرێ بە هەموو مانایەک. ئەگەر چی ماوەیەک بۆ گەناوەکی بڵاو بێتەوە، بەڵام ئەبێ بەڕاستی ئەم دوومەڵە پیسە بتەقێنرێ کە دوومەڵی جەلالیەکانە دەباشان و دوومەڵی بنەماڵی بازانیە لەسەری ڕەش. بۆیە بڕوا بە قسەی هیچ کەسێ مەکەن، ئاوات و ئامانجەکانی خۆتان نەبێ. خەڵکی کوردستانی تر ئەم دوو تاخمە پیسەی ناوێ، بە هیچ جۆرە بەڕاستی ئەمانەی ناوێت. خۆشەویستان، لێرەیشەوە با باسەکە لەسەر ئەوە نەبێ بۆ نمونە نەقیبدارایەکی ساختەچی بەجلی ڕەشەوە کە بەڕێوەبەری ئاسایشی ڕاپەڕینە شەق لە خەڵک هەڵەدا، بەحسەکە ئەمە نییە. یا دلێر جوبرەئیل ناوێ کە خەرچی حەیمانایە لە کەلار کە براکەی لە ماوەیە بە دەیان سەربەسمە ڕووبزنی دزیوە کە شەق لە خەڵک هەڵەدەن. ئەمانە هیچ نی بەڕاستی. ئەمانە کۆمەڵی ئینسانی بەڵتەچی هیچ و پوچن کە هیچ قیمەت و جێگا و ڕێگایشیان نییە لە ڕاستیە. بەڵکو عەسڵی مەسەلەکە سەری مارەکانن. کاتێ عەلی حەمە ساڵحی ساختەچی ئەنووسێ قوبات تاڵەبانی وتوێتەوە شەقی لە خەڵک گاوە ئەیکەین و قوبات خۆی تاوانباری سەرەکیە، قوبات خۆی مجریمە. ئەو هەڵماتانە هیچ نین لە جادەکانە شەق لە خەڵک هەڵەدەن، بەڵکو ئەوەی کە ئەوانەی ناردووە ئاغاکانیان بەڕاستی تاوانبار و مجریمن. پاڤێڵی کوڕی جەلال تاڵەبانی مجریم و تاوانبارە، وەکو ئینسانێکی سەسەری لەو کۆمەلگای ئێمە شەق بۆ شوێنەکان ئەنێرێ لە سلێمانیا لە گەنجانی ئەو وڵاتە بدەن. مەسروری ترۆریستی سەردەشکوژ مجریم و تاوانبارە کە چەقۆکێشەکانی ئەنێرێ بۆ قوتابیان و گەنجانی هەولێر، هەتا دارکاریان کە، هەتا ئیهانەیان پێ بکەن، هەتا سوکایەتیان پێ بکەن. لەبەرەوە هیچ ساختەچێکی وەکو عەلی حەمە ساڵح و گۆڕان و شاسوار و ئەمانە بۆیان نییە دەمدەمی پیسیان لە مۆزوعانە بوکتن لە ڕاستیە. چونکە ئەوەی تاوانبار و مجریمە سەرانی یەکێتیە، بنەماڵەی خائینی برایم مەحمەدە، بنەماڵەی خائینی جەلال تاڵەبانیە، بنەماڵەی خائینی بارزانیە. ئەوان خاوەنی بڕیارەکانن، ئەوان ئەو کەسانە ئەنێرن، دلێرەکان و چۆچی ئەنێرن بۆ سێمانی شەق لە خەڵک هەڵڵەن. ئەوان تاوانباری سەرەکی. لەبەرەوە باس چاواشەتان نەکەن، باس بینێ خائینێکی وەکو قوبات تاڵەبانی نەڵێ ئەو کەسانەی ئەوەیان کردووە ئەیان خێنە زیندانەوە ئەنەم قسە قۆرانە. ئەوانە کۆن بوونەوە قەوانە. کوا ئەوانەی لە حەفەی شوباتە سورکیەیان شەهید کرد؟ ئادەی بنەماڵەی خائینی مەلا مستەفای گۆڕ بە گۆڕ، ئادەی بنەماڵەی جەلال تاڵەبانی خائین. ئەی کوا ئەوانەی حەفەی شوبات کە دەیان کەسیان لە سێمانی، لە کەلارە، لە سەیساقا، لە هەڵەبجە و لەمەنە خەڵتانی خوێن کرد، دەیان کەسیان شەهید کرد. کوا بکوژەکانیان دران بە کام دادگا زەحمەت نەبێ. لەبەرەوە قسەی قۆڕ بۆ ئێمە ومانان مەکەن. ئێوە ئەو پیاوەنین لە ڕاستیە کە ئەو کارانە بکەن. لەبەرەوە عەزیزان و خۆشەویستانی من، لێرەوە داوا لە هەموو قوتابیان، لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە مستیان بکەن بە یەک مست، بیشێشن بە لمۆزی دەباشان و بە لمۆزی سەری ڕەشە.
ئەمە ئەسڵی مۆزوعە هەڵمەچن لە چوار خوێڕی لەسەر شەقامەکان شەق لە خەڵکەڵە دەن ئەوانە هیچ نین خۆتان بەوانەوە مەشغوڵ مەکەن تاوانباری ئەسڵی سەری مارەکە شانازی برەیە حەڕەشە سەری مارەکە پاڤێڵی جەلات تاڵەبانیە تاوانبار و مجریمەکە قوبات تاڵەبانیە ڕسوا و ترۆریستەکە مەسعودی کوڕی مەلام سەفای خائینە لەگەڵ مەسرور و هەموو سەرانی پارتی و سەرانی یەکێتیە باشە هێزی ئەمنی لە باشووری کوردستانە هێزێکی بێڕەوشتە مدیری ئاسایشی سێمانی و هەولێر و کێوکێ و ئەمانە کۆمەڵی خەڵکی بێڕەوشتن بەمانای کەریمە کۆمەڵی خەڵکی بێدایک و باوکن تەنها لە پێناوی پارەیە ئەچن دیفاعەکەن لە دەباشان و دیفاعەکەن لەسەری ڕەش باشە هیچ ئینسانێکی شەریف نابێ بە ئەمن و ئاسایش بۆ شارەزاییتان چونکە لە کوردەواریە باو بوو ئەوەی ئەبێ بە پۆلیس ئەبێ برێت تف لە باوکی خۆشی بکات ئەمە حقیقەتی ئەمانەیە بەڕاستی ئینسانێک کە خاوەنی کەرامەت بێ کە خاوەنی عەقڵ و هۆش بێ چەک بۆ ئەمانە ناکاتە شانی چەک ناکاتە شانی بۆ پاراستنی تاقمێکی خوێڕ سەسەری کە لە دەباشەنان دانیشتوون شتیوان هەیە دنیای بەڕاستی ئەو کەسەی کە ئەڵێ من ئاسایشم یعنی بێکەرامەتە ئەو کەسەی کە ئەڵێ من ئەمنم یعنی بێکەرامەتە ئەگەر بێکەرامەت نەبێ نابێ بە ئەمن نابێ بە ئاسایش ئەچێ ڕێگەیەکی شەریفانە ئەگێتە بەر و ئەچێ بۆ خۆی بە جۆرێکە ئەژی بەڕاستی نەک دابنیشێ خوێڕی خۆی بۆ بەخێو ناکرێ ئەبێ بە ئەمن و بەچێ بۆ ئەوەی جەلادەکەی وەکو قوبات و پاڤێڵ هینکات بپارێزێت ئەوە ڕاستیەکانە تۆ ببینن سەریکەن پاڤێڵی جەلات تاڵەبانی حەز لە کچێکە کاکە کچەکە لە بەریتانیا ئەوەتە لە دووبەی ئەشی من لە ئەنستیگراموانە لە لامە کچەکە هەیە باشە مان نییە چەندین ملیۆن دۆلار بۆ کچە نەنێرێ بۆ دووبەی سیارەی ئەم سیباخەکانی پێ کە بە گرانترین جۆری سیارەیەکە بە پاڤێڵ تاڵەبانی ئەیکڕێت باشە یعنی پارە و سامانەکەی ئێوە ئەیان بە ئافرەت و بە لەشۆش و بە سۆزانی بۆ ڕابواردنەکانی خۆیان بەڕاستی ئەمانن کە لە کۆمەڵگای ئێمەیە هەنوو برەویان هەیە ڕێزم بۆ هەمووتانێ بەڕێزان عەزیزان هیچ کاتێ ڕێزی پێڵاو مەگرن قسەی قۆڕە هەندێک کەسە لە کاگەرە مەحمەد تۆ دانیشیتەوە وا قسەیەکەیتەوە بەرامبەر بەم جەلادانە بەرامبەر بەم خوێر ئەو شەقەی کە ئەمڕۆ لەو قوتابی هەڵدرا ئەوە تەنها ئەو زەلامە نەیاوە کە ناویم هێنا مدیری ئاسایشی ڕاپەڕین ئەو شەقە پاڤێڵ تێی هەڵاوە ئەو شەقە قوبات تێی هەڵاوە ئەو شەقە شانەق تێی هەڵاوە باشە ئەگەر ئەم سەسەریانە دەبن ئەمانەیەکە هیچ نین ئەمانە کۆمەڵی خەڵتەن لە ڕاستیە پاڤێڵ نردوونی قوبات نردوونی من لێرەوە بە هەموو ئاسایشەکان و پۆلیسەکان ئەڵێم من لێرەوە ئەرێ ئەو نەمەنووسە گوو بخۆ کورە سەری ڕەش گوی خوارد کورە دەباشان گوی خوارد باشە هەی خوێڕی هیچ و پوچ باشە هەی جاشی کوڕی جاش ئەمڕۆ جاشی جەلات تاڵەبانی بەیانی جاشی مەسعود بازانی دوو بەیانی حەشی شەیبی بە جاشی حەشی شەعبیش چونکە کەساتیتان وایە بەڕاستی کەساتیتان وایە بەڵێ بە حاشا حازی لە هیچ کەسێ ناکەم بەڕاستی ئەوەی ئاسایشە خائینە ئەوەی ئەمن و جاسوسە خسارتە چیە بەڕاستی خۆفرۆشە و سەر بە ئایدەیەکی جوان و پاکیش نییە بەڕاستی چونکە ئایدەی جوان و پاک نابێتە ئاسایش و جەلاد و شەق و شێن لە بازاڕەکانە و بەقاکی ڕەشەوە دابنیشێ کەس نازانێ کە کوڕی شێ ئەسڵن کەس نازانێ ئەو زەلامە کواتخوا بە ناوەکەی بنمەوە ئەو نەقیبدارای بەڕێوەبەری ئاسایشی ڕاپەڕین کەس نازانێ کوڕی شێ باشە کەس نازانێ دایک و باوکیشی چێ باشە ئەگەر شیری دایکێکی محتەرمی بخوادایە ئاوا ڕەفتاری ناکرد شەقی لەو گەنجە هەڵنادا بەڕاستی ئەوە شیری دایکێکی باشی نەخواردووە ئەوە ئایلەیەکی فاسدن ئەوە ئایلەیەکی بەدناون بەڕاستی باشە ئەگەر ئینسان یەک کەرتۆز کەرامەت و شەرەفی هەبێ بە 20 کەس بەرنابێتە گەنجێک بێ بدا ئەوە بێشەرەفیە بۆ پاڤێڵ تاڵەبانی ئەوە بێشەرەفیە بۆ قوبات تاڵەبانی ئێمە نامانەوێ نەقیبدارە دادگایی کرێ ئێمە ئەمانەیە قوبات دادگایی کرێ ئەمانەیە پاڤێڵ دادگایی بکرێ بەڕاستی باشە ئەمانەیە شاناس دادگایی بکرێ ئەمانەیە هەرچی سۆزانی لە گردەکەی دەباشان سێ ڕەشایە هەموو ئەوانە بەڕاستی دادگایی بکرێن باشە خەڵکی کوردستان ئیمتیحانی خۆی یاوە خەڵکی کوردستان ئێوەی ناوێ خۆ بە زۆر نییە یەکێتیەکان پارتیەکان پاڤێڵەکان قوباتەکان شانازەکان مەسعود بازانی خەڵک ئێوەی ناوێت دهۆک کە لووتکەی پارتی بوون بوو لە ساڵ 29 دەنگیاوە بە هەموو حیزبەکان باشە هەولێر لە ساڵ 21 دەنگیاوە سلێمانی لە ساڵ 4 دەنگیاوە خەڵک ئێوەی ناوێ
ئێوە بە ئەتانێ بە زۆر بمێنەوە هەر ئەبێ بڕۆن هەر ئەبێ ئێوە بڕۆن بەڕاستی ئێوە ئەبێ دادگایی کرێن لە مەسئول بازانی ئەبێ بکێشێن نەخوارەوە بەڕاستی ئەبێ ئێوە ڕسوا بکرێن ئێمە کار بۆ ئەوە ناکەین بڕۆی بەیانی 50,000 بێ بە قوتابیان و بڵێ مشکی لەگەڵ ئێمە ئەمانە ئێوە نەمێنن بەڕاستی قوتابیانی کوردستان کرێکاری کوردستان ژنان و پیاوانی کوردستان ئەیانەوێ یەکێتی و پارتی لەو کۆمەڵگای ئێمە نەمێنن ئەیانەوێ ئەم دوو حیزبە نەمێنن ئەیانەوێ سەرانی ئەم حیزبانە بەڕاستی نەمێنن لە کوردستانە ئێمە کار بۆ ئەوە ئاکەین خەڵکی کوردستان ئێوێ مەسئول بازانی مەسئول نێچیرەڤان بازانی بخاتە ناو قەفەسی دادگاوە زیندانیان کە خەڵکی کوردستان ئێوێ شاناز ئیبراهیم ئەحمەد هەموو کچە جیوەکانی دەوروبەری و پاڤێڵ و قوبا تاڵەبانی و هەموو سەرە ساختەچیەکانی تر یەکێتی بخاتە ناو چوارچەوە و قەفەسی زیندانەوە بەڕاستی ئەبێ ئەوە دادگایی کرێن ئێوە محکومن بەڕاستی ئەبێ دەست بەسەر هەرچی شتان هەیە بگیرێ ماڵتان سامانتان لەناو دەرەوە ئەبێ هەمووی بێنەوە بۆ خەڵکی کوردستان ئەبێ ئێوە نەتیجەتان وەکو شەماڵتان لێت ئەبێ هەڵبواسێن بە شەقام و بە کۆڵانەکانە ئەو شانازی ئیبراهیم ئەحمەد ئەبێ بۆ کەسە سەوزۆکە لە بەریاتی خاوکێش کرێ بە شەقامەکانی سلێمانیە ئەبێ خەڵی ڕۆژێ دابێ ئەم ڕۆژ نەبێ پەلاماری دەباشان بن ئەبێ دەباشان تەخت کرێ لەگەڵ عەرزا بەڕاستی بۆی پیازی تیان نەڕوێت ئەبێ ئاوا بێ ئەبێ ئێمە ئاوا کار لەسەر ئەم مۆزوعانە بکەین ئێمە نەهاتووین قوتابیان نەهاتووە تەنها بۆ 50,000 دینارەکەی ئێوە باشە بۆ ئەوە نەهاتووە ئێوە ئەبێ نەمێنن لە ڕاستیە ئێوە ئەبێ ئاسەواتان نەمێنێ سەرانی پارتی وێشێتی ئێوە نابێت لە حکوما بمێنن ئێوە ئەبێ کۆتاییتان پێبێت لە ڕاستیە هەر کەسێکتان جەلادێکە هەر کەسێکتان مافیایەکە هەر کەسێکتان فیرعونێکە لە واقع بۆیە ئەبێ ڕسوە و تڕۆ بکرێن ئێوە ئەمە ئەسڵی مۆزوعەکە ئێمە شەرمان ئاوایە لە ڕاستیە ئێمە ئەمانەیە ئەم مێژەی کە لە کورددا هەیە بگۆڕێ بەڕاستی لێرەشەوە بە کاک عوسمانی حاجی مەحموڵێم تکات لە یەکەم هیچ من نووسێت کاک عوسمان جان پیاوێکی بەڕێزی لەسەر چاو بەیاننامەیەکی نووسێ زۆر عیبە لە ڕاستیە پارتیش وایە نووسێ یەکێتیش وایە نووسێ تکات لە یەکەم هیچ من نووسە کاک هیچ من نووسە نامانوێت دەستی خۆش ماڵ ئاوا بێت ئەو شتەی تۆ ئەمڕۆ نووسی بوون یەکێتی هەروایە نووسێ پارتی هەروایە نووسێ ئێوە ئێساش عەقڵی هەمان عەقڵی شاختان هەیە وەکو یەکێتی و پارتیەکانی سو قد ناگۆڕێن ئێوە زۆر سەیرە بەڕاستی تۆ وایە ئێستا بایتەتە ناو خەڵکەوە ڕابەرایەتی خەڵکی کردایە دژی سەیرەش و دەباشە نەک بڵێ بە بەدەنی بە مەدەنی ئەم مەدەنە نەبڕایەوە مەدەنی لەگەڵ چیە لەگەڵ خوێڕیە لەگەڵ قوبادا لەگەڵ پاڤێڵە کامە مەدەنی کاک کامەیە مەدەنی پێم ناڵێ مەدەنی چی لەگەڵ ئەمانە مەدەنێت چ معنایەکی کۆمەڵێک ئینسانی سەرسەری کۆبۆتەوە لەسەری ڕەش و لە دەباشانە مەدەنیەتی چی کاکە ئەمانە بێ بە شەق بێنێتە خوارەوە ئەبێ ئەمانە دادگایی کرێن ئەبێ ئەمانە زیندان کرێن ئەبێ ئەمانە بڕوخێنرێ کاکە ئێمە ئەمانەیەکێتی پارتی هیچ شتێک چاکە کە چاکیشی ناکات ئێمە ریفۆرممان نایە ئەمانەیەکێتی پارتی نەمێنێت ئاسی مەسەلەکە ئەمەیە ئەبێ نەیژمێنێ لە ڕاستیە هیچ شتێکمان نایە کەس ریفۆرممان بۆ بکات ریفۆرمی کەسمان نایە کە ریفۆرمیش خەیاڵە لە ڕاستیە ئەبێ ئەمانە بکەونە بەردەم شەقی خەڵک ئەبێ ئەمانە ڕسوا و تڕۆ بکرێن بە هەموو پیان و بە هەموومانەیە ئەبێ دەست بەسەر دەرپێ کووتەکەش کە لە پێیانەیە بە ژن و پیاویانەوە هەر هەمووی پارەی دزی و تاڕانیە باشە وەکو مەلا بەختیاری ساختەچی یە بۆ بەرلین دانیشێ وەڵا ژەهر خواردن کراوم خۆ ئەو ڕۆ ڕەشکا بۆ خاتی پێخەبەر ئەگەر تۆ ژەهر خواردن کراویت والله من چەند ژەهر خواردن تۆش ئەو نەکراوی درۆزن وەسا حەسەنی ساختەچی کە هەر خەڵکی تریاک و دەرمان و حەشیش هێنان بووی لە ئێرانەوە و چی بدینی ئاسایوی بەس کوڕی خەڵکی کوشت وەزای خەڵکی بێشێتەوە وەسا حەسەن مەلا بەتەوازای خەڵکی دەبیرێشێتەوە وازانی ئەگەر 200 کەس لە هینەوە بێنی لە خانەقینەوە بێنی مایەکی 50,000 بێتێ و پاسیان بۆ بگریت و نانیان بکڕی و بڵ هەڵپەڕن دەخۆڵیان ئای مەلاکەتەوە وازیان بەوە بێ پێوە مەلا بەختیار تۆ 30 ساڵە مەلا بەختیار لەگەڵ ئەم دزانەیان ڕێەکەیت لەگەڵ ئەمانە جەلادی لەگەڵ ئەمانە تاڵانیەکەیت هەچی کەس و کاری خۆت و ژنەکەتە ملیۆنێرن لە ئەوروپا و لە ناو دەروی وڵات لەبەرەوە ئێوە تەواو بوون لە واقع ئێوە ئەبێ بڕۆن ئێوە کۆتاییتان پێ هاتووە سەرانی پارتی بێشێتی لەبەرەوە داوان لە هەموو خەڵکەکەم خۆتان مەشغوڵ مەکەن بە کۆمەڵێ لاتولوتەوە لەسەر جارێکە شەق لە خەڵکەڵەدەن نا ئەمە نا تاوانباری عەسڵی دەباشانە وە سەری ڕەشە تاوانباری عەسڵی شاناز ئیبراهیم ئەحمەدە قوبا تاڵەبانیە پاڤێڵە مەسعودە مەسوورە نێچیرە مەسەفای سێقادرە شێخ جەعفەری ساختەچیە ئای خەڕی تێڕیانن عەسڵی بەسەرەکە خۆشەویستان ئەینا کەسی تر نییە ڕاستی زۆر خەڵگەڵێ کاک ئارام لایف لە ئەمەش لایف کاکیژیان ئەمە ڕێئی منە ئەمە ڕێئی منە من داوا لە هەموو قوتابیانی کوردستانەکەم لە پێنجێن و هەڵەبجەوە تازاخۆ ئەوە یەک بە یەک بێنە سەر شەقامەکان و واز لە من هێنن
قەولیش بەیەکێتی بە پارتی ئەدەم بەدە باشان سەری ڕەش ئەدەم ئێوە کۆتایتەن هاتووە ئێوە نابێنمێن و ئێوە لە ڕاستیشان نەماون بەخەرەوە ئەو مەچۆ 2000 چەکداتان هەیەن تەقل لە خەڵکی دابەوە هەژارەکەن یا کوڕی خەڵگەنە بە شەق ئەو شەقانە بەڵقنی خۆتان ئەکەوێتەوە لە ئایندەیە لێتان خۆش نابین خۆشەویستان باش نییە هەر ئاسایشێک هەر ئەمنێک هەر پۆلیسێ شەق لە یەک گەنج هەڵەدا قەت لێی خۆش نابین لە ئایندەیە لە سلێمانی و لە هەولێرە ئەچینە سەر ماڵەکەی ئەی هەینە دەرەوە شەقێتی هەڵەینەوە هەمووتان ناوتان نووسراوە ئێوە بەڕاستی لەوە دڵنیاتانەکەی هەر ئاسایش و پۆلیس و جڕەشێکە جلقاوەیەکە شەق لە یەک قوتابی لە یەک کەس هەڵەدا ئەو شەقێتی هەڵە دێتەوە باشە قۆڵە نەخێتەوە دەمی لە ئایندەیە بەڕاستی جا حەزەکە کوڕی فیرعەون بێت بەسەرتانەوە ناچێت دڵنیا بندەوە بەسەرتانەوە ناچێت لەوە تاکید بن جایتر چیشەکەم بڕۆن بیکەن تەقاکەن ئەکوژن ئەبڕن ئەسووتێنن بڕۆن چیەکەن بیکەن بەڵام مهم وەیە باجەکەی ئەدەن لە ڕاستی باجەکەی خراپەتە سەد بارەیەکەمەوە ساختەچیەکان وەکو عەلی حەمەسەڵەوان نەنووسن ئەوە قسەم لەگەڵ کاقوبال کردووە کەسەی شەقی وەشاندووە بێن بە دادگا قسەی قۆڕ بۆ ئێمە مەکە بینیمان کە ڕێژوانیان کوشت بینیمان کە شێزادیان کرد لە حەفەی شوباتە کوا بکوژەکانی عەلی حەمەسەڵەح ساختەچیەکان کە هەرمیشە نۆکەری بۆ دەسەڵاتە ساختەچیەکان کوا بکوژەکانی ئەوان زەحمەت نەبێ ئێمە ئەومان ناوێ ئێمە ئەمانەیە خودی قوباتە خوێڕی دادگایی کرێ بەڕاستی ئەمانەیە خودی پاڤێڵ دادگایی کرێ بەڕاستی ئەسڵی ئێمە ئەمەیە شەڕی ئێمە لەگەڵ ئەم نەقیبدارە و فڵان و فیسار و ئەمانە نییە شەق لە خەڵەگەڵدان شەڕی ئێمە لەگەڵ بنەماڵی بازانیەیە شەڕی ئێمە لەگەڵ پاڤێڵ و قوباد و شاناز و ئەم سەرانێکێتیان شەڕی ئێمە ئەمەیە شەڕی ئێمە لەگەڵ دارا و نازانم بەڕێوەبەری ئاسایشی ڕاپەڕین و دلێری جوبرەی نازام چیە لە کەلارە و شەق لە خەڵەگەن ئەمانە نین لەڕ ئەمانە هیچ نین کاکە ئەمانە هیچ نین بەگو شەڕەکەی ئێمە لەگەڵ سەری مارەکانەیە باشە کاتێ قوتابیان متاحەبێ کە قوبات شەقکاری بکرێت کە پاڤێڵ بکرێتە ناو چوارچێوەیەکەوە دابرێ مەحکەمە کرێ چی دزیوە بیهێنێتەوە ڕاستی چی تعدای لە شوشنی خەڵک کردووە بیهێنێتەوە ئەزانم پاڤێڵ تاڵەبانی چۆنە پاڤێڵ تاڵەبانی ئەچێتە ناو ئەوە ئایلێ ها یەکێتەکان خۆیان کۆ بنەوە بیژنیتیایە ئەڵێ ئەم شەو دوژن مەوێ تا بەیانی پاڤێڵ تاڵەبانی ئاوا لە دەباشان ڕەفتارەکە بۆ شارەزاییتان من بەڵگەم لەلایە لەسەر ئەو مۆزوعە باش نییە ئەیدی میلادی مناڵەکەی بووە 200 ژن و کچیتیا بۆی سەرانێکێتی بەسەر خۆشی وتێتی ئەم شەو دوژنم بۆ بێن هەتا بەیانی لەمانە بە چاویژنەکەی خۆشیەوە وای وتووە وەکو ئودەی و قسەی ئاوا ڕەفتارەکە پاڤێڵ تاڵەبانی تێی کاکە ئاوا پەلاماری ژن و دایک و خوشکی خەڵک ئەدا پاڤێڵ تاڵەبانی ئەمە ڕاستیەکەیەتی باشە ئەمەیە حەقیقەتی ئەم ساختەچیانە باش نییە هیچ کەسێ بەگوێی شارسوار شەریکە دسی پارتیوێکێتیە کەس بەگوێ هەر کەسێ هەر حیزبێ بە ئێوەی و بە ڕێگای مەدەنی بکێشن بە نمۆزیە بکێشن بە دەمیە هەر کەسێ وتی قوتابیان کرێکاران خەڵکینە بە ڕێگەی مەدەنی ئەمە بکەن ئەوە خائینە ئەوە سەر بە دەسەڵاتە بکێشن بە دەمیە تەواو ئەمەیە ئەسڵی مۆزوعەکە بەگوێی کەس مەکەن هەر کەسێ وتی بە ڕێگای مەدەنی بکێشن بە نمۆزیە بڵێ بڕۆ قسەکە بۆ خۆ ڕێگای مەدەنی نییە ڕێگای مەدەنی نییە ڕێگای شەقە لە ڕاستیە ڕێگای تفە لە ناوچوی پارتیوێکێتی ئاوایە من قسەیەکی ترم لەمە خۆشەویستە هەر ئەوەندە بەسە بۆ ئەم شەو ئینشەڵڵا لە شەوی ئایندەی ترا ئێمەوە خزمەتان بە خۆم و بەسەرە کەچەڵەکەمەوە باشە ئێمەوە خزمەتان بۆ قسە و باسەکان و بۆ ڕسواکردنی ئەم جەلادانە ئێمە لە ئێوە خۆش نابین سەرانی دەباشان ئێمە لە ئێوە خۆش نابین بنە ماڵی خائینی مەدام سەفا و مەسعود بارزانی لە ئێوە خۆش نابین باشە لە ئێوە خۆش نابین بەڕاستی چونکە 30 دانە ساڵە ئێوە گەلی ئێمە بێحورمەت دەکەن 30 ساڵی ڕەبەقە ئێوە ئەجزن تاڵانیەکەن هەر تێر ناخۆن باشە حتا ئەوەندە بی ئەخلاق و بێشەرەفیشن ناتوانن تۆزێک شتێکتان کردایە بۆی ئەو خەڵکە ئاهێکی بە بەراباتێتەوە بەس ئەدزن شاناز ئەو شانازە ئێسا بمرێ لەبەر هەتاوە داینێ بۆگە دەکات هین عەفو بۆگەن ناکات حتەکەی 3 مانگ لەبەر هەتاوە داینێ چونکە گۆشتی پێوە نییە بەس ئێسقانە بەڵام 10 ملیۆنی دزیوە کچی کوڕی بە ملیۆن دۆلار دزیوە ئەو شانازی برای مەحمە باشە کە ئێسا بمرێ 3 مانگ لەبەر هەتاوە لە مانگی تەمووزە داینێ بۆگەن ناکات دووشڵ ئێسقانە تۆ مەوە پارەیە بۆ شێخ مکمۆکە
کاکە شانازدار ئەم هەموو پارەی بۆ چییە؟ کچەکەی تۆ هەموو پارە ئێ من بیخۆن لە بەریتانیا بارزی خۆتان ئەتوان ئاوا بیخۆن بۆ ئێڵین ئاوا بیخۆن باشکرا ئەتوان ئاوا بیخۆن و پارانە ها شای ئێرانمان بینی کە چۆن پەلاماری لە ساڵی 1970 جمهوری ئیسلامی کاتە سەر حکوم باشە بەر لەوە کە شۆڕش کرا بەدەیان هەزار لە ئێرانە لە تارانا کوژرا بەدەستی جەلادەکانی شاو شابانوو لە دوایە شابانوو ڕای کرد بۆ میسر باشە میسریەک خستێ ژێرەوە تەختی کرد ئەنی کردی بە ژنی خۆی تێگەیت کە ژنی شای ئێران لە کۆنسڵخانەی میسر کابرایەک ماری کرد و کردی بە ژنی خۆی ئێوەش ئاواتان لێت ئێوە لە پیاوەکانی شای ئێران دڕتر نین کە خەڵکی ئێران کردی بە پەن سوای کردن بۆ هەتا باشە باسی هەڤاڵ ئەبوبەکر لێ هەڤاڵ هەر بەشەر نییە هەڤاڵ عەیبە کاکە هەڤاڵ ئەبوبەکر تاوانبارە ئومێد خۆشاو لە هەڤاڵ زۆر شەریفترە باشە هەڤاڵ کەی زەلامە کاکە هەڤاڵی چی هەڤاڵ بەزێکێتی خۆی باشیە ناسی کە پێیانە و کۆنە باسی و هەڵەوەڕ ئێمە نەمانە ناسی بەداخەوە بەزام یەکێتی باشیە ناسی هەڤاڵ موجریمە هەڤاڵ تاوانبارە بەڕاستی هەڤاڵ وەکو ئەو شێخ جەعفەرە وایە کە وەختی خۆی لە سەدەی بەعسا مەحافیز سلێمانی بوو ئێستا هەڤاڵ هەمان ڕۆڵی شێخ جەعفەرەکەی زووی بەعس ئەبینێ کە پارێزگای سلێمانی بوو سەدەی بەڕژەی بەعس ئێستا هەڤاڵ لەو جەلاترە لەو چەپەڵترە لەو خراپترە لەو خائینترە هەڤاڵ ئەبوبەکر و باش بیسە ئەرەوەڵ دەیتر قسەیەکم نەما خواتان لەگەڵ و شەو شۆگاتان شاد بێ عەزیزان و خۆشەویستانی من ببورن بۆ ئێوە کە ئاوا تووڕەم لەو جەلادانە و داوام لە هەموو قوتابیان هەیە بەردەوام بن ئەمڕۆ سبەی تێکۆشان بکەن ئایندە بەس بۆ ئێوەیە لەوە تاکید بن ئەمانە ئەڕۆن ئەمانە ئەڕوخێن و کۆتاییان پێدێت خواتان لەگەڵ عەزیزانی من شەوتان شاد بێت بەخێرچن